بە بیانووی خراپی بارودۆخی دارایی و نزمبوونەوەی نرخینەوت لە هەموو کۆبوونەوەیەکدا دەسەڵاتدارانی عراق داوای داهات و دینار بە دیناری پارەی نەوتیان لە هەرێمی کوردستان دەکرد. تاو ڕاددەی بەشێک لە پەرلەمانتارانی شیعە لەگەڵ بەرزبوونەوەی نرخینەوت کە ئێستا نرخی هەر بەرمیلێک لە 65 دلار نزیک بۆتەوە داوای ڕادەستکردنی تەواوی مەلەفینەوت دەکەن. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عراق دەڵێت نرخینەوت جێگیر نییە، بۆیە هەڵکشانی نرخی نەوت کاریگەری ئەوتۆی نابێت لەسەر ڕێکەوتن. ئەو پەرلەمانتارە داوا دەکات لە بنەڕەتەوە کێشەکە چارەسەر بکرێت. ینی نەگەهنە ڕێکەوتنێکیژی هەرێم دەشێت ئیدارە خۆ بکەتب ئەو نفت و سعرانی بەلێ ئەوە نە چارەسەریە لازم بەرەخبنەک و ئایندە مستەقبل دێ چاوابێت لازم ئەف کێشە بێتە چارەسەرکردنێ بەرزبینە بەهای نافتی طبعاً ئەوە دێ باشیەکێ دێت بۆ هەرێمی و بەغداژی کوب نسبەت کورتینانت بۆ جێدادێکێن بێت و دێ حکومەت شێت ئەو پارێز زێدەش ئەو بەهای مە جێگیر کردیت بۆ جێدا و 45 ئەبروکە 63 تقریبا یعنی 18 دلار فەرقە ئەوە دێ پارێک باش ئینت و بشێن ئەوێ کورتینانێژی پڕکێت و هەندێک لایەنی سیاسی عراق بە نەفەسی دەست بە سەرداگرتنی مەلەفی دارایی و داهاتی هەرێمی کوردستان مامەڵە دەکەن نەک ڕێکەوتن. شارەزایانی سیاسی وابووریش لەو بڕوایەدان لە عراق زۆرینەیەکی پەرلەمانی تاکلایەنە مامەڵە دەکەن کە کێشەی بۆ ڕێکەوتن و دانوستان دروست کردووە. چەند نرخی نەوت بەرز بێتەوە ئەوەندە بۆ هەرێمی کوردستان باشە، بەڵام بە پێچەوانەوە گەر بێت و دابەزێ نرخەکە ئەوە هەرێمی کوردستان تا ڕادەیەک لاواز دەبێت بەرامبەر بە بەغدا کەچی بەداخەوە نابێ بەغدا تێڕوانینی بۆ هەرێمی کوردستان لەسەر ئەو بنەمای بێ، بەڵام ئەوە واقعەکە ڕاستیەکە نابێ لە بەرچاو نەگیرە. ئەوە خاڵێکی ترکەوە پەیوەندی بە نەوتەوە هەیە و ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر پەیوەندی هەولێر و بەغدا بڕەکەیەتی ئیلتیزاماتی عێراق بەرامبەر بە ئۆپێک. عێراق ناتوانێت ئەو بڕە بەکەی خۆی دیاری بک بۆ ئەوەی بیفرۆشێ، ئەوە پێویستە پابند بێ بە و بڕێکەوە بۆی دیاری کراوە. بەرزبوونەوەی نرخی نەوت و بەرزبوونەوەی داهاتی عراق بەڕای شارەزایان کاریگەری نابێت لەسەر گۆڕینی ئەو مامەڵە خراپەی عراق لەگەڵ هەرێمی کوردستان دەیکات. لەبەر دوو هۆکار یەکەمە و دەسەڵاتەی ئێستای عراق ئامانجیان ڕێکەوتن نییە لەگەڵ هەرێمی کوردستان و خاڵی دووەمیش ئەو گەندەڵیەی کە عراق هەیەی دەرچوون لێی ئەستەمە. ڕێناس عالی، کوردستان 24 هەولێر.